ساڵتان لەبێت و ئەم کاتتان باش ڕازەوە ئەمینم لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و لەگەڵتانە. وەک دەزانن نرخی زێڕ یاخود ئاڵتون لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزبوونەوە دەڕوا. ئەمڕۆ ئێمە لە هاوڵاتیان دەپرسین تا چەندە گرنگە لە پرۆسەی هاوسەرگیریدا کچان داوای زێڕ لە کوڕان بکەن. لەگەڵمان بن بزانین هاوڵاتیان چی دەڵێن لەو بارەیەوە. جەنابێت تا چەند لەگەڵەوەیە کە کچان هاوسەرگیریەکەن زێڕ بکەن؟ بەڵێ وەڵی لەگەڵیان شتێکە بۆ بکریار خۆشە خۆ بەلاشێ شو ناکێ بۆ خەڵکە ئەمە دووبە وەنیا ئەی لە ئێستادا کە نرخی زێڕ گران زۆر ئاستەکەی بەرز بۆتەوانە لەوانەیە کوڕان لە توانایانە بن لە توانایانە نەبێت کە هاوسەرگیری بکەن ئەگەر مەرجی کچ ئاڵتون بێت. نا مەرج ئاڵتونیش نییە خۆ قەیچێک ئەگەر نەکرێتیش هاوکاریەکە بۆ مێردەوە قەیچێکە زۆر ئاسا من هاوسەرەکەم داواشم نەکرد و خۆشی بۆی کردم. کە هاوسەرگیریت کرد چەند ئاڵتونی بۆ کرا؟ 10 مسقاڵم بۆ کرا. بەڵێ بەراتەوە کەم نەبوو یعنی پاڵپی زیاترە نەگرت؟ نا هیچ نەمگرت خۆشیەوەی بۆ کردم من داواشم نەکرد بەس پێی خۆش بووتی بە هەر شتێکە بۆ بکەم ئیتر منیشتم قەیچێکە ڕازم خۆم لەگەڵ چووم و هەرچیم هەڵگرد ئەوش پارەکەی دا و هیچ کێشەمانیش نەبوو. ئەی ماڵەوەتان هیچ داواکارێکی تریان نەبوو؟ نا هیچ داواکارێکی تریان نەبوو خۆم وتیان بەڕ دڵدا بە دڵم بۆ ڕازی بووم پێی بڕیاری خۆم. یعنی ئاڵتون نەکرد بە کێشە؟ نا هیچ کێشە نیە ئاڵتون کە کێشەیە وەڵا بەسەر خۆ شتێکشی بۆ بکرە قەیچەکە هەر خۆشە یارمەتیەکە هاوکاریەکە منیش ئەو کاتی بەڵێ ئەو کاتی کە چوومە پێشەوە بۆ داخوازی ئەم هیچی پێ نەکردم وتیار واشت پێەکەم درۆکو تەقالیدی خۆمان وا جوان بوو لەبەر شخصیاتی خۆی لەبەر خۆشەویستی خۆی هەسام دەمسقاڵم بۆ کرد بەڵام بەرەبەرە لە دوای زەواجیش ئەلحەمدوللا شتی ترم بۆ کردووە ئیتر پێم باشە ئەگەر کە کەس شوو بکە ئەگەر داوەژ نەکات هەتا حدێک ئەبێ وەکو پیاوەکەی ئەبێ حسابێکی ئەوە بکاکە شتێ هەدیەی باتێ وەکو 10 مسقاڵێ 15 مسقاڵێ هەدیەی باتێ شەر نییە یعنی داوەشی نەکەن حەقە خۆی بیکا کوڕەکە. ئەگەر ئەو کوڕە لە توانایە نەبوو وەڵایتر لە توانایە نەبوو یعنی حتا 10 مسقال خۆ هەرەتوانێت 5 مسقال هەرەتوانێت 5 مسقال ئەوە نییە خۆ هەرەتوانێت 5 مسقالی بۆ بکە هەر وەکو هەدیەک بڵێ بەس لەگەڵ زۆرانیم لەگەڵ ئەوەی بکرێ بە مەرجی هاوسەرگیری نانا مەرجی هاوسەرگیری نەوەڵا لەگەڵەوانیم مەرج بێت ئیلا بیکڕی بە توانای کوڕەکە نەی بوو قەیچێکە با 5 مسقال 5 مسقال کە بتوانێت ژن بێنێ یعنی توانای 5 مسقالی هەر هەیە هیچ نییە 5 مسقال یعنی وەکو هەدیەک بڵێ لەگەڵ دەسما ئەیبم بۆ ئەو ماڵێ سا چینە شوێنێک خوا بێ شتێک دیارەکە پێبێت بەڵێ من بۆ بەڵام وەکو مەرج ئەوە نییە حەزم لێ نییە کە ببێ بە تەقالی دێ بە سەرمانە بسەس بێ عنی بڵێن ئیلا ئەبێ ئەوەنە بکرێت ئەوە جوان نییە ئەکەوێتە قەرزەوە کوڕە چۆن بیاتەوە سە من دوای مارە بڕینی خێزانیشم بۆی فرۆشتمەوە خانومان پێکرد سیارەمان پێکرد الحەمدوللا بەشکور بۆخوا ئەوە نەی ماوە لەوچە بەشی سارێکی تریشی مابێت ئەزانێ کۆکراوەتەوە هەر ماوە ینی ئاڵتونی شەرک و پارەوە توانی سوودی تری لە بینی چۆن بەڵێ ئارەوەڵا ئەی چۆن ئەو تۆ ئەو ئاڵتونێ شەر پارەیە فەرقی چێ دوایش دەتوانی بیفرۆشیتەوە شتی تری پێ ماومە بەشی خۆم ماوە بەڵێ بازنگم 2 تاک بازنگم بۆ فرۆش بۆ سیارە بەس گوارە و ملوان کەوشتم ماوە بەڵێ ئەشڵێ هەر بۆ شتەکەمەوە خۆ هەر بۆ مەکاتەوە. ئەی تۆ ئەم کچە جوانانەش هەیە کە کچەکانە هاوسەرگیری بکەن داواکاری چی ئەبێت بۆ هاوسەرگیریەکەیان؟ وڵایتر من هیچ داوای ناکەم ئەگە کچەکەم خۆی بەدڵی بێ قەیچێکە زۆر ئاسان ئەگەر کچەکەت وتی من ئاڵتونم ناوێت ئەو کەسم خۆی لامە بەستە تەواوە زۆر گرنگە ئەوە زۆر زەرورە پیاوەکەی ئەبێ حسابێ بۆ ئەوە بکاکە هەدیەکی بۆ بکات کە وەک ئێمە کە داوامان نەکرد ئەبێ شتێکی بۆ بکات بە داواکاریش خۆشترە ئەو کەسە وەکو هەدیە خۆی بیکات ئەگەر تواناشی نەبوو قەیچێکە خۆم بۆ یەکەم زۆر احتیاجیە چۆن بۆ کوڕەکرێت بۆ کچیش بکرێت ئارە وەڵڵا من کێشەم نییە ئیشەڵڵا شکوری خواکەم توانای ئەوم هەیە کە ئەوانیش بەخێوکەم
زۆر احتیادیە بەلامەوە ئەرەوەڵە ئەی ئاڵتون ئەگەر ئەو کوڕە لە توانایە نەبێت کچەکەش بیەوێ زەواجی لەگەڵا بکە و ماڵەوەیان ڕێگەی پێنێن بڵێن ئەبێ ئیلا ئاڵتونەوە بکە لەو کاتا چی بکە وڵای ئاڵتونێ بۆ بکە قەیچێکە بە ئێمە ناڵێن ئەگەر کچەکە وتی ماڵێکی ترکەوتی ئیلا ئاڵتون ئەو کوڕاکەوێتە قەرزەوە دەبیانی دوو بەیانی مارەیە بڕێتەوە ئەی گوێزێتەوە دیسان پێ فرۆشێتەوە یعنی هەروەکووە هیچی بۆ نەکردوێ بەڵام پێم باشە وەکو هەدیەک خۆی بڵێ هەدیەک بێنم وەک ئەوەی کە ئیجباریکەن بەسەریا بخوێتە قەرزەوە ئەگەر ئەو کاتە هەرچەندێکی پێ بکەن ئەی فرۆشێ بە قەرزیە ناوێتی مەجبورە بیفرۆشێ ئەی هەنێ جارەڵەن بازی و بکرێت لە جیاتی ئاڵتون تۆ لەگەڵەوە دای بەڵێ هۆش زۆر زەرورە قەیچێکە زۆر ئاساییە ئەگە زیوش بکرێ قەیچێکە زۆر ئاسایە کچەکە خۆی ڕازی بێ توانرە بکرێ بە کللتورێک ئیتر لەمە دوا کە کچاو سەرگیری کرد ئاڵتون نەکە زیوە بکرێ قەیچێکە ئارەوەڵا بازی بۆ بکرێ قەیچەکە خۆی بەدڵی بێ کوڕەکە هیچ شتێک گرنگ نیەگەر بەدڵت بێ من خۆیم بەدڵ بوو داوە هیچم لێ نەکرد چکە بەدڵی خۆم بوو ئیترەوە خۆشی لە ڕووا خۆی بۆی کردم هیچم وت داوا یەکشتم لێ نەکردەوە نەکاو بەترتان هێڵی شەڵاتە من درێژ بن سڵاو لەبێ سلااو لە تۆشکیان بەخێر بی سەر چاوم بەڕای تۆ ئاڵتون ئێستا ئاڵتون نرخەکەی بەردەوام لە بەرزبوونەوەدا لە پرۆسی هاوسەرگیریدا کچان داوای ئاڵتون بکەن وڵی خۆی جوانە بەهینی بێ جوانە بەڵام ئێستا زۆر گرانە کوڕیش ناشکرن نە ئیشێ و نەکارێ و نەتەعین بوون و هەموو بێ ئیشوەکە دانیشتن لە ماڵەوە هیچ زەرور نییە کە ئاڵتونی بۆ بکرێت ژیانێکی خۆش و بەختەوەری لە هەموو شتێک خۆشترە لە ئاڵتونیش جوانترە بەڕای تۆ ئاڵتون بکرێ بە مەرج بۆ پرۆسی هاوسەرگیری نا شەر نییە جاران مەرج بوو یان گوتا ئاڵتونی بۆ نەکە کچەکە نایەن بەش و بەڵام ئێستا مەرج نییە چونکە زۆر گرانە ئیش نییە کار نییە گەنجەمووی دانیشتۆ بێ ئیش بێکار خریچەمووی لە ماڵەوە دانیشتووە تەخەروجیان کرۆ بێ ئیش بێکار دانیشتون بەچی ئاڵتونی بۆ بکە بەڕای من و بە بیرروچوونی من ژیانێکی خۆش و بەختەوەری لە هەموو ئاڵتون و هەموو شتێک خۆشترە و جوانترە ئەی جەنابە کە وەختی خۆی هاوسەرگیریت کرد ئاڵتونە بکرا وڵی شتێکی کە من بکرا وڵی زۆر کەم بوو ملوانکەیەک و مەدالیایەک و دوو تاکبازم بوو ئاڵتونانە و ماوە نەوەڵا 20 جار کڕیم و فرۆشتمەوە ئەرە وڵی چم نەماوە وێڵێ هەم جوان و هەم غەزێنە یعنی بۆ جوانیش و پێویستی شەکە جاری وایە پێویستی دەبێت ئاڵتونەکە تێ لە ماڵای بێ فرۆشیتەوە ئەو شانی کە پێویستی پێ ئاڵتونەکەش هەر پارەیە گەر بکرێت لە هەر کاتێکا پێویستی پێ بۆ توانی بیفرۆشیتەوە ئەرە وڵا ژنی قەدیم جاران کە خانویانە کرد یەکین لیرەی هەبووە چۆی فرۆشتوانێ و خانووی پێکرد زۆر سوود لە ئاڵتون بینیوە فرۆشت بێتەوە بۆ شتێکی تر وڵێ بینی و مارە وڵا جاری وا بۆ زۆر زەرور بووم تاکی بازنم بردو فرۆشتومە پێویستم پێی بووە زۆر شتی چاکە ئەوش ئێستا ئاڵتون گرنگە بکرێت لە پرۆسی هاوسەرگیریدا یاخود باکچان هاوکاری کوڕان بکەن لە بابەتی ئاڵتونە وڵی من داوا لە کچانەکەم کە زۆر هاوکاری کوڕان بکەن چکە کوڕان گوناحن مەعاشیان نییە ئیش و کار نییە قەیچەکە با کچێک ئەگەر کوڕێکی خۆش بێ با بەبێ ئاڵتونشی پێ بکات یان شتێکی زەرور نییە مەرج نییە خۆشەویستی و ڕێزگرتن و ئەوە لە هەموو شتێک خۆشتر و ژیانێکی خۆش و بەختەوەری هەموو شتێگەهێنێت ئاڵتون جوانترە جەنابە لەگەڵەوەیە کە کچان هاوسەرگیری بکەن ئاڵتون بکرێت نەخێر چونکە ئاڵتون کاز نییە بۆ زەواج بەختەوەری لەسەر و هەموو شتێکەوەیە ئەگەر تۆ ئاڵتون بکەیتە قیاس بۆ زەواج معنای تۆ خۆتە فرۆشی وایە لەبەر ئەوە خۆشی و دڵخۆشی ئەو دوو کەسە کە هاوسەرگیریەکەن لەسەر و هەموو شتێکەوەیە
ئەگەر تۆ ئەڵلقەیەکە بۆ بکات پشتێنێکە بۆ بکە ئەگەر دڵخۆش بی یا دڵخۆش نەبی وەکو یەک وایە بۆ تۆ بەس ئەگەر تۆ ئەڵلقەیەکیشە بۆ بکە ئەگەر دڵخۆش بیت وەزانی پشتێنێکە بۆ کراوە وەزانی حلومەخەکێکە بۆ کراوە ئێستا لەگەڵ ڕێزما بۆ هەنێ کەس کە هاوسەرگیریەکە پێش هەموو شتێ داوای ئاڵتونی زۆرەکە لەبەر ئەوەی وەزانێ ئەگەر بێت و ئەو ئاڵتونە زۆرە بکە خەڵک پێڵێ شووی کردو بە کەسێک ئەوە ئاڵتونی بۆ کراوە بەس لەوەیشە لە دوا ڕۆژە ژیانیشی خۆش بێت لەوانەیشە ئەو ئاڵتونە نەیکاتە بەختەوەریەک بۆ ژیانی خۆی بەس ئاڵتونکردن کە ئافرەت هاوسەرگیریەکە کچان هاوسەرگیریەکەن وەکو کولتورێکی لە هاتووە لە ناو کووردا کە ئاڵتونی بۆ بکرێت کە زێڕی بۆ بکرێت بەڵام لە ئێستادا نرخی زێر زۆر لە بەرزبوونەوەدایە کچان تا چەنە هاوکاری ئەوە بن لە پرۆسی هاوسەرگیریە هاوکاری کوڕان بن واللهی گوڵەکەم ئەزانی چۆنە ئێستا ڕاستەکەی ئێمە زۆرۆفێک تێکەوتون ئەو کەسانەی کە ئەیانەوێ هاوسەرگیری بکەن لەگەڵ کوڕێکە ئەبێ سەیری باری دارایی ئەو کەسە بکەن ئەگەر باری دارایی ئەو کەسە باش بێ هەموو هاوسەرێک حەزەکات هاوژینەکەی ئاڵتونی باشی هەبێ بەس ئێستا لەم زۆرۆفەی کە ئێمەتیاین ئەتوانێت ئەگەر ئەو کەسە ئەو کەسەی خۆش بوێ قەچێکە با تەقدیری بگرێت پشتێنێکی نەوێت تاقمێکی نەوێت با ملوانکێکی بەسیتی بوێ قەیچێکە جەنابی خۆت هاوسەرگیریت کردووە نەخێر هاوسەرگیری نەکرد ئەگەر هاوسەرگیری بکەی ئەمەدەی دەبێ ئاڵتون شکەی قەیچێکە ئەرۆڵا من ئامادەم ئەگەر بێت و مارەیەکەشم قیچێکە بە قورئانێکی پیرۆز بێ ئەوە هیچ قیاس نییە یعنی من ئەگەر شم کرد ئاڵتونەکە بەختەوەرم ناکە زۆر دڵنیابە لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان زروفێکم بێتە پێشەوانێ من ئەو ئاڵتونێکە بۆشم کراوە بیفرۆشم بۆ کاری پێویستەکەی خۆم لەبەر ئەوە هیچ خۆشیێک بە من ئەو کەسە خۆشی بە من ئەیاد ئەو کەسە دڵخۆشم ئەکە کە لەگەڵ مایەکە ئەبێتە هاوسەری ژیانە نەوەڵا لەگەڵەوانیم چونکێکم گەنجی ئیستا ئەو پارەوهینەی پێنێ کە دانیشی ئاڵتونی پێ بکە حەزەکە ئاڵتونەکە تۆزە کەمتر بێ لەبەرەوەی تۆزێ ئەساسێکی ماڵ شتێکی ماڵ بکات ئەوە لەبەر ئەوەیە نەوەڵا لەگەڵەوانیم من کەواتە لە پرۆسی هاوسەرگیریە تۆ ئاڵتون بە گرنگ دانانەی با گرنگە خۆی گرنگیشە بەجاری باشە گرنگیش نییە خۆی هەردووکیانەگەر ڕێک بکەون لەگەڵ ئەوە گرنگیش نییە زۆر ئاڵتونێکی بەسیت هەی خۆیان باشترەوەی گرنگ ئەڵێنەگەر کچێک بەبێ ئاڵتون شکات یعنی تەنامە بەستەوە خۆشەویستی و ژیانکردن بێت لەلایەن کوڕەکەەوە بە چاوێکی کەم سەیرەکرێت دوای ڕێزی لە ناگرێت ئەوە تا چەند وایە نا من شتی وام دیوە بێ ئاڵتونی شوشی کرد و ڕێزیشی هەبوو لای پیاو هەشمان بۆ یعنی خۆمان قەت ئەوە نەبووە بێ ڕێز بێ لەبەرەوەی چونکێکم زانێتی مادەی کوڕەکە چۆنە بۆیە ئاڵتونی داوای کەم لێ کردووە لەبەرەوەی بووە چی بەو کچانە ئەڵێ کە مەرجی سەرەکیان ئاڵتونە بۆ هاوسەرگیری وەڵی پیانە نەم ئاڵتون زۆر بە هاوهین نەیکەن لەبەر ئەوەی ئیسا ئاڵتونیش گرانە ئەوەی کەیان بە ئاڵتونەکە بیان بە ماڵەکە باشترە لە هەمووی باشترە ئاڵتونەکە هیچ ڕاستە ئاڵتون بۆ مستەقبەلیش باشە بەس وەڵی منەڵم نەیکەنیستا بۆ وەختێ بیکەن ئەگەر هەیان بێ ئەقەی چێکە ئەگەر وەختی هەیان بێ هەموو کەسی حەزی لە ئاڵتون بەس وەختێک هەیان بێ ناوەڵا پێی نەکەن باشە من کچێکم شو کردو بە ئەڵلقەیکی شووی بێ کردووە بەخوا بە یەک ئەڵلقەی ئەڵلقەکەشی بۆ نەکرد کابرا ئەی ژیانیان چۆن وەڵا شکر خراپم لەخوا بەزێت بێ ئەیداک تۆ خۆت کە هاوسەرگیریت کرد ئاڵتونیان بکردی نەوەڵا مژن بەژن بۆ ڕۆڵا هیچیان بۆ نەکردم ئەرێ بەخوا ژیانت چۆنە ئاڵتونیش نەکردووە ئەوەندە باشە نەبێتەوە یعنی بەلای تۆ ئاڵتون گرنگ نییە هیچ نەوەڵا ئاڵتون گرنگ نییە بە قوربان چ شتێک گرنگە لە هاوسەرگیریە بەس احترام بەس ڕێز ئەگەن ئەرەوە یەکشت گرنگ نییە
بەس ڕێز و احترام گرنگە ئەی هەنێ جار ئەڵێن ئێستا ئەڵێن زیو بکەن لە جیاتی ئاڵتون ئێستام بۆ لای تۆ لەگەڵەوە ئای زیو بکرێ لای بڵێم چی بە خۆیان نزانم دەڕای تۆ زیو بکرێ والله زیو بکرێ بەس زی بەعزە زیوێکیش گران ئێستا خۆم وەختی خۆی زیوم کڕیوە یعنی پارەی ئاڵتونێکم پیاوە وڵا مناڵم نا لەگەڵەوە شانیم ئەگەر زیوەکە گران بێت ئەگەر هەرزان بێ قەی ناکە بەس ئەگەر گران بێ من لەگەڵەوانی لەگەڵەوانی تۆ کە وەختی خۆی هاوسەرگیریت کردە چەنە ئاڵتون بکراوە وڵاهی من ناوێت من زۆرم بۆ کراوە چەند بکرا یەکەم گوناح بە من وەختی خۆی گۆبەرەکم بۆ کراوم لە شیلانم بۆ کراوە لە 1970 شوم کردو ئەوسا ئاڵتون زۆر گران نەبوو هەرزان بوو یعنی وەختی من هەرزان بوو ئەهێ 6 تاک بازنیشم بۆ کراوە من وەختی خۆی ئاڵتونم بۆ کراوە ئەی ئەو ئاڵتونانە چیان لێ هات وڵا هەموو فرۆشت و بۆ دەردیسەری دنیای هەموو فرۆشت هەر بۆ پیاویشم فرۆش ئەگەنا خۆ بۆ خۆمم نەفرۆش پیاو فیرار بوو پیاوی تر خۆ دەزانی زۆروفی ماڵ ئاڵتونەکەش هەر پارەیەوە نیە طبعا ئەی پارە بوو من وەختی فرۆشتم مێردم فیرار بوو هات تەسلیم بۆ فرۆشتم وەکو دۆزراوەیەک وا بوو بۆ من ئێکە فرۆشتم بۆ هات داوای بەڵێنی کرد ئەوسا حکومەت بۆ ئەوم کرد بە بەڵێ ئەوش هەر پارەیە ڕاستەکەی بەسی ئیستا بەخوا هی ئیستا گەنجی ئیستا ئاڵتۆنیشی هەیە جاری وای مێردەکەشی زۆر احتیاجە بۆ فرۆشتن نەیفرۆشێرە بە هەر ببێ مەزکرایەتەی هی بوو کێنیمە بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی بینیتان ڕای هاوڵاتیان بوون لەسەر پرۆسەی هاوسەرگیری و کردنی ئاڵتون لەو پرۆسەیەدا و داواکردنی ئاڵتون لەلایەن کچانەوە بۆ پرۆسەی هاوسەرگیری هەندێک لە هاوڵاتیان بەلایەنەوە گرنگە ئاڵتون بکرێت و دەڵێن شتێکی باشە ئەو کولتورێکە هەندێکیشیان دەڵێن ئەگەر نەشترێ ناوێ بکێشە گرنگەوەی دوو کەسەکان یەکتریان بەدڵ بێت هەتا بەگەشتنێکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ